کابراش که دویست علاجی بکاتن راست کردیه و مولیدی که بنزینی پسر داخل نفتی پسر داخل راست تقیه و کاژمێر چەند بۆ ئاگرەکە مام؟ والله تقریبا کاتژمێر 6 بوو. باشە هۆکارەکەی چی بوو نەتانزانی؟ والله هۆکارەکە ئەوە بوو نەفتەکە زۆر جار کە حاڵەتە دروست دەبی هەوای دەکە، یعنی تانکەری نەفتەکە هەوای دەکە. کابراش کە دەویست علاجی بکاتن ڕاست کردیە و مولیدی کە بنزینی پێسەر داخل نفتی پێسەر داخل ڕاست تەقیەوە و هەوای کردو. ئێستا ئێوە خاوەنی ئەو ماڵن کە سوتاوە؟ والله طبعا ئەمە خاوەن ماڵەکەن و جیرانەکەشمان زەرر و زیانیان پێکەتیە بەس ئەمە ئینشاءڵڵا بەس ئەمە بۆینە بەس ئەوە نەبوونە بەس ترکێنەوە ئیش قەدەری خۆیە. ئەی بابەتی زیانی گیانی طبعا والله گیانی شەب بووە کابرا سوتای صاحبی تانکەرەکە بەس ئەمە هەتا ئێستا نازانین وضعی کووە کۆنیە چونکە جمعەتی خۆمان هەر بە ساڕێ خۆمان بردمانە خستەخانەی و بە ماوەیەکی قیاسیش کوژانمانەوە بەس ئەوە بەخۆی قالبی هەمووی نەفت و چاور بووە وەکو برێ زەربە هەر پێکەتیە بەس ئینشاءڵڵا باش دەبیتن. کێکە ئێوە نییە؟ کیاکە نە ئیمە نییە کابرا ئیشی کرێ دەکە ئیشەوە ئەمەش لە نەفتەی باوعی هاتیتەوە ئەمەش لەوێن دەرێ کابرا لومەینایتەوە و حاڵەتەکە هەبووە. بەهۆی کارەباکەش کوژاوە. کارەباکە کوژایەوە زەرر و زیانی مادی زۆر بووە بەس خۆزگە هەر مادیەکە بۆ گیانی نەبووە. جانەکەش ئەوەش قەدەری خوا ئینشاءڵڵا سەلامەت دەبێت. دەستەکان خۆش بێت. بەڵێ هەر پەیوەندیدار بم بابەتە من پەیوەندیم بە وتەبێژی بەرگری شارستانی هەولێر مقەدەم شاخەوان سەعید کرد و ئەو بە 1964 وت کە تەنها شۆفێرەکە بە ینی تەنها شۆفێرەکە زامدار بووە و گوازراوەتەوە بۆ نەخۆشخانە و باسی لەوەش کرد کە لە ڕێگەی مۆلیدەکەەوە ئاگرەکە سەری هەڵداوە ینی مۆلیدەکە کە ویستوەتی ئەم ئۆتۆمبیلە هاتووە بۆ ئەوەی نەوتی بایعی بێنتەوە بۆ ئەم ماڵە بیباتە قاتی سەرەوە و لە کاتی بەتاڵکردنی نەوتەکە وا دیارە مۆلیدەکە ئاگری گرتووە و ئیدی ئاگرەکە سەری هەڵداوە و ئەو دیوارانە و هەروەها کارەبای ئەم کۆڵانەش بە تەواوەتی کوژاوەتەوە بەهۆی ئەم ئاگرەوە.